من 13 ساڵە کاری معدنێ دەکەم، 7 ساڵە لەو معدنەی کارێ دەکەم، شغڵەکەم ڕانندەی بۆڵزیێرە. شغڵی ڕانندە بۆرزێلی ئەوەیە کە بانە نەماهاتینە سەرکارێ شیفتی شەوکارێ دەکات، بەردەکان ئامادە دەکەن. ئەمەش ئەو بەردانێکەوە ئامادە بنداهێنین بۆ سەر سەدەی بارگیری ئەوانەی کە کار و شیشیان مابێ ڕاستە و پاسان دەکەین بۆ قەوارەی بۆ بڕینەوە لە بن دەستگای. دوکانەش دەست پێ دەکەین بە بارگیری ڕۆژانە چەند ماشێنێک دێن، 3 ماشین 4 ماشین تا 5 ماشین ئەوانە جاری وابتریش دەست دەکەین بارگیری. ئەگە بارگیری کەشمان تەواو بوو ئەو جارەکانە دەست دەکەین بە بلوک بەردانەوەی. بلوک بەردانش ئەوەیە کە دەسەخرەیدا ئەگەر دەستگاکان بەردەکان بڕی مەسەلەن جاری وا 50-60 تۆن تا 100 تۆنی دەیبڕن ئامادەی دەکەین پاکە توشتی والێ دەدەنی بە بۆژێری پاڵی پێوە دەنین دەیکەوێنین. پاشەوەی کە کەوانتمان وەستاکارەکان دێ خەتی دەدەن و لەدلەتی دەکەن جا ئەو جار دووبارە بۆلجێر داهێنێتە دەرە بۆ بارگیریە. ئەو بەردێکی ئێمە لێرە بەرهەمی دێنین، بەردێکە بە نێوی لای مستوون، لای مستونێکی بێمەوجی سپیەکی بڕێک بەرەو کرێم. ئەرزم بە حەزورتان دەڕۆ بە شارەکانی دوور وەکو تەورێز، تاران، ئیسفەهان، شیراز و لەوێ لە مەعمەل و کارخانەکاندا دەبردرێ بە قەوارەهای بچووک دەردێ. بۆ قەوارانەی کە لە خانوەکاندا بە کاری دێنن، هەم بۆ جوانکارینی ما، هەم بۆ ڕاستنی خوارەیە کەفەکانیان بۆ پلیکانەکانیان. ئەمە 6 ساڵە لەو معدنەی کارێ دەکەم بەیانان کە هەڵدەستین ڕاستۆڵی لێ دەدەین کە ڕاستۆڵی سەرێمان لێدا دووبارە دەچین لە خوارە ڕاستۆڵی بۆ لێ دەدەین کە چاڵەکان یەکتریان گرتەوە سیمەکەی تێ دەکەین کەفەکەی دەبڕین. ئەوە دەستگای کەفە و داڵی ئازردا کەفەکەی دەبڕێتەوە. دوایەوەش کە مەسە وەختێک کە برادەرەکان پێشە باسییان کردەوە ڕاستۆڵەکەش ڕاستۆڵ لێ دێن و ئەو کریکەلان دەبینن بە ڕاستۆڵ لێ درراوە. دوایەکانش لەسەر تەنافی بەردەدەینەوە لە خوار ڕابەشیلانگی بە پۆلیکای تەنافەکەی دەکێشین و سیمەکە ڕەت دەکەین. سیمەکە دەوان کە دەبینەوە سیم بڕۆشی پێ دەڵێن دەرحاڵی کارە. ئەگەر کەفەکەشمان بڕی دووبارە دەیسوڕێنین دەستگاکەی سیمبڕیش بەغەڵەکانی دەبڕین. دوای بەغەڵەکانیش کە وەختێک کە بلوکە بەردەبێتەوە دەستگای قەوارەیە. قەوارەکەش کە ئێستا لانەوەکانە دەحاڵی عەزەردا دەیبینن وەستاکارەکەمان سێداسەنە و ئەلانیژەوە دەستگاوانەکەی بەردەکەی خەت کردووە ئەمەش بە قسمەتی سکۆرەتری تەقسیم دەکەین بۆی کە بتوانن ماشێنەکان بتوانن هەملیکەن. معدن جزئی نعمەتایەکی خودادادیە کە لە هەموو جێگایەک نییە. ئێمە دەبێت زۆر شکرگوزاری ئەو نعمەتانە بین کە لە وڵاتی ئێمە هەیە. کارخانە کەمالحانەکانەیە لە وڵاتی خۆمان لە نزیکی خۆمان لەو معدنانە. نێو جەلالە خەڵکی بۆکانم پێنج ساڵە لە مادەنا کار دەکەم. کاری نێو مادەن جامدن بۆ لۆ دێرە بارگیری پێ دەکەین ئەو زایعەتشینی مادەنی پێ حەوادەین وەروە هاوکاری ئەو کوڕاناکەم و لە کوردستانی خۆمان واقعان کارخانەمان یا نییە یا زۆر کەمانێت کە توانای کارکردنیان نییە. ئەمە ئەو بەردەی کە دەریدێنین بە سوورەتی خام بووە ئەکسەرە بۆ خارجە ئوستانی دەنێرین بۆ شارایەک گەورە وەک تاران وەک ئیسفان وەک شیراز وەک بالاخره بۆ ئەکسەری ئوستانەکان دەچێ وەلی بۆ شاری خۆمان یا بۆ ئوستانی خۆمان زۆر کەمی ئیسفادە هەیە. بەداخەوە لە وڵات و لە شارەکانی ئێمە لەو شارانەی کە نزیکن بە کانگاکان معمەل و کارخانەی بڕینی بەرد کەمە. ئێمە دەبێت ئەو بەردە بە پوڵێک و هەزینەیەکی زۆر بنێرین بۆ شارەکانی دوور
دیسان بە پۆڵێککە دێتەوە وڵاتی ئێمە داوامان هەیە لە ئیدارەکانی سەرێک کە ئاسانکاری بکەن بۆ خەڵک کە لە کاروباری کانگاکاندان کە بتوانن کارخانەکان دابنێن ئەو بەردە هەر لێرە ببڕدرێ جوانکارێکی بۆ بکردێ قەوارە بکردێ و لە پاشان بڵاو کرێتەوە بەسەر شارەکانی کەدا یەکێک لە کارە مفیدەکانی مەعادنێ ئەوەیە کە ئەفرادی بوومی ئیستەخدام دەبن ئەلانما لە منتەقەی بۆکان و مەهاباد کە معدنەکەمان لە وەسەتی وانەیە کولی پرسنێلەکەمان یا مەهابادینە یا بۆکانینە یەکیان بخۆم کە کارشناسی معادنم بەجێوەی کە هەستم بچم لە معادنی ئیسفەهان یا تارانیا خاناخا مناتقی دیکە کار بکەم هاتووم لە منتەقەی خۆمان و لە کوردستانی خۆمان کار دەکەین دیارەکە مادەن خراپەیەکی ینی مای بکەیە کە مەسەرەن هەم ژنگەی لە بین دەبا هەمەوە دەستگانێکە لێرە کارە دەکەنەوەتە بوو تۆزە و تۆز شتێکە هەیەی بۆ ماتی زیست زرەلایەکی هەبێ وەلی داوەزدا فەوایدێکی زیاتری هەیە ئێمە کە لێرە مەسەر کارێ دەکەین و خلاص لە منتەقەی خۆمانە بەجێگا ئەوەی کە بڕۆین لە شارهایەکی دوور کارە بکەین لێرە کارێ دەکەین و دوایش شەوانە دەچینەوە بۆ لای خانەوە دێتەوە Sim,